ئەمڕۆ وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بوو. بەشێک لە حیزبەکان بە پاساوی قەیرانە سیاسیەکانی هەرێم پلانی دواخستنیان بۆ داڕشت و بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش مەرامی خۆیان جێبەجێ کرد. بەپێی ئەو وادەی پێشتر دیاریکرا بوو، ئەمڕۆ یەکی تشرینی دووەمی 2017 ڕۆژی بەڕێوەچوونی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێمی کوردستان بوو کە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ئامادەی بۆ بەڕێوەچوونی هەردوو هەڵبژاردنەکە دەکرد و لەسەر وەختی تەواوکردنی کارەکان و چەند ڕۆژێک بەر لە وادەی هەڵبژاردن ئامادەکاریەکانی ڕاگرت. لە چەند ساڵی ڕابردوودا ئەو لایەنانەی دەسەڵاتی باڵایان لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا بووە نەیانتوانەوە ئیدارەی قەیرانەکانی هەرێمی کوردستان بدەن، بەڵکو دەیان قەیرانی دیکەیان بەسەر خەڵکی کوردستان دایەناوە. ئەمە جگە لە بڕیاری نادروستی ڕفراندۆم کە دەیان ساڵ هەرێمی بەرەو دواوە گەڕاندەوە. بەشێک لە حیزبەکانی دیکەش کە لە پرسە چارەنووسازەکان و چاستەرکردنی قەیرانە سیاسی و دارایەکانی هەرێمدا دوای پلانە شکست خواردۆکانی لایەنە باڵەدەستەکان کەوتن، بوون بە بەشێک لە دروستکەرانی ئەو بارودۆخان ناهەموارەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. شکستی سیاسی و لاوازی هەڵوێستی ئەو لایەنانە کاریگەری گەوری لەسەر لایەنگرانیانە بوو. هەرەوەش وای کرد لە چەند مانگی ڕابردوودا کار بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێم بکەن، چونکە دەیانزانی بەشێکی زۆر لە دەنگدەڕیان لەدەستداوە. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دواتری ناچۆدابڕێنراوەکان باشترین دەرفەت بوو بۆ ئەو لایەنانەی کە هەوڵی پەخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیان دەدا تا خۆیان لەو سزای ڕزگار بکەن کە بڕیارە دەنگدەرانیان بەسەریاندا بسەپێنن. دوجاریش بەشێک لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێکەوتنی نێنی و بە پاساوی نەگونجایی بارودۆخی هەرێمەوە بە شێوەیەکی نایاسایی تەمەنی پەرلەمانیان بۆ دوو وەرزی یاسادانان درێژ کردەوە و خواستی دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیان بۆ حیزبەکانیان جێبەجێ کرد. دواخستنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە کاتێکدا بوو هەموو داوەزراوەکانی هەرێم بەهۆی پەخستن و بە حیزبیکردنیانەوە ماوەی 2 ساڵە لەژێر پرسیاردان. هەڵبژاردن ئەو دەواازەیە بوو کە جارێکی دیکە شەرعەتی بۆ دامەزراوەکان دەگەڕاندەوە و بەشێک لەو پاوانخوازی نەدەێژ کە سیاسەتی هەرێمی کوردستانی ئیفلیج کردووە. چاودێرێکی سیاسی پێی وایە ئەنجامدانی هەڵبژاردن بە ناوی نەگونجایی بارودۆخی هەرێمەوە پاساوێکی لاوازە و پێچەوانەی ئەو بانگەشەیەیە کە بەرپرسانی هەرێم بۆ پێشکەوتنی دیموکراسەتی هەرێمیان دەکرد.